بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادمەوە. خۆشەویستان قسە لەسەر پرسێکی گەرم و گوڕی ڕۆژەکەین، ئەویش مەسەلەی درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمانی هەرێمی کوردستان و هەروەها مادە و بڕگە و مەوادە یاسایی و دەستوریەکان کە پەیوەستن بە پرسی هەڵبژاردنەوە. لەم ڕۆژانە بینیمان کە لەسەر کارەکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم گرژی و ئالۆزی لە نێو بینای پەرلەمانی هەرێمی کوردستان دروست بوو، لە کاتێکە خودی پەرلەمان و خودی حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگای باڵای فیدراڵی داوای لەسەرە کە ئاخۆ درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت تا چەند دەستوری و یاساییە. بڕیار بوو ڕۆژی 24 ئەم مانگە دادگای باڵای ئیتیحادی بڕیاری کۆتایی لەسەر ئەو دۆسیە بدا، بەڵام بەپێی زانیاریەکان ئەو دۆسیەی تەجیر کردووە بۆ 3/6 لە کاتێکە ئەو مشتومڕە ئەو بارگرژیانە و ئالۆزیانە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر مەسەلەی هەڵبژاردن و پرسی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن لە کۆتایی ئەم ساڵدا گەرهات و دادگای باڵای فیدراڵی بڕیاری ئەوەیدا کە درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت نادەستوریە، ئاخۆ ئەم گفتوگۆیانە ئەم گرژی و ئالۆزیانی کە لە پەرلەمانی کوردستان ڕوویدا تا چەند ئەبێتە مایی ئەوەی کە ئەنجامێکی هەبێ ئاکامێکی هەبێ بە ئاقاری بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن و قسە لەسەرەوە شەکری ئەگەر هات و دادگای باڵای فیدراڵی بەوە دەنجیدا کە ئەو بابەتە پرسێکی نادەستوریە درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان. ئایا کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپشک ناکرێ بۆ ئەوەی سەرپەرشتی ڕێوشۆنەکانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکە؟ ئاخۆ ئەو ڕێکەوتنانەی کە پێشتر کراوە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەلەی کۆتاکانە، مەسەلەی تۆماری دەنگدەرانە کە زۆربەی ناوەندەکان و سەرچاوەکان و کەسایەتیەکان جەخل لەواکەنەوە کە نزیکەی 700,000 دەنگدەر جیاوازی هەیە لەگەڵ ئەو تۆماری لە هەرێمی کوردستانە هەیە. ئەمە تا چەند هاوچێشەی سیاسی لە هەرێمی کوردستانە گۆڕێ و مەسەلەی فرەبازنەی و ئەوانی تریش گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێز لوقمان وەردی، جێگری سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان. کاک لوقمانم کاتت باش. ئەم کاتتان باش، زۆر سپاس. سەرەتا پێم باشە ینی کاک لوقمان لەوە دەست پێ بکەین بۆچی ینی لە سەرەتایە ماوەی تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە؟ بۆم بڕیارە درا. سڵاو لە بینەرانی ئازیز، سڵاو لێەوە بینەرانی کەناڵی کەرکووک. بێگومان قانونێک لە هەرێمی کوردستان هەیە کە بێ کۆترێ قانونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. ئەم قانونە ڕێک 31 ساڵ بەر لە ئەمڕۆ دەرچووە، تەمەنی 31 ساڵە و ئەو قانونە هیچ هەموارێکی جەوهەری لە ناوەڕۆکی قانونەکە دانەکراوە. ئەو قانونە پڕاوپڕە لە کەم و کوڕی لەگەڵ ئاستی پێشکەوتنی کۆمەڵگا لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دیموکراسیەوە ناگونجێ. بۆیە ئێمە ساڵێک و 3 مانجی مابوو خولی پێنجی پەرلەمانی کوردستان تەواو بێت. فراکسیۆنی سەوز لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بە ڕەسمی خواستی یەکێتی بۆ هەمواری یاسای هەڵبژاردن خستە ڕوو. هەر لەو کۆبوونەوەیدا فراکسیۆنی پارتی بابەتی هەمواری یاسای هەڵبژاردنیان ڕەت کردوێتەوە. ئەمە لە حاڵەتێکدا بوو کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2019ەوە ماوەی بەسەر چووە، هیچ شەرعیەتێکی نەماوە، تازەش نەکراوەتەوە. ئێمە جەختمان لە هەمواری یاسای هەڵبژاردن کردەوە، فراکسیۆنی پارتی جەختی لە کارەکردنەوەی کۆمیسیۆنە کردەوە. تا 2000 ئەمە سەری کێشا بۆ چەندین کۆبوونەوە. ببوورە ینی بۆی بینەران ئەم سوڕیان لا ڕوون بێ. بۆ ئێوە جەختان لەسەر مەسەلەی هەمواری یاساکە کردەوە ئەوان لەسەر پێکاتی کۆمیسیۆن ئەگەر بۆمانی ڕوون ئەمە ئامانجی پێشمەقولەوە پرسیارێکی جوانە. لە یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەر چوار پارێزگاکەی بەیەک بازنە دیاری کردووە.
ئەگەر سەیری پێکاتەی ئێستای پەرلەمانی کوردستان بکەیت لە 111 کورسیەکە ناهاوسەنجێکی زۆر لە جوگرافی هەیە. شارێک لە حیسابی ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران حەقی شارێکی درەخوە. ناهاوسەنجی لە نوێنەرایەتیکردن وێڕای ئەوەی ئەو تۆمارە دەنگدەرانی کە ئێمە هەڵبژاردننی پێەکەین پڕاپڕە لە کەم و کوڕی خۆشتان ئاماژەتان پێکرد لە دەستپێشی بەرنمەکەدا لە سەروی 600,000 ناو ئیزافەتر زیاترە لەو تۆمارەی داتایی کە لە وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵی هەیە. ناوی مردوو، ناوی دووبارە، ئاوارەکانی سووریا، ئاوارەکانی پارچەکانی تری کوردستان، ینی تۆمارەکە بەڕاستی تۆمارێکە جێی متمانە نیە. وێڕای مردووەکان بەڵێ وێڕایەوە بابەتی فرەبازنەیی کە ئەمڕۆ بابەتی یەک بازنەی تەسەوڕەکەم لە وڵاتانی دەوروبەرشمان وازان بەس لە ئیسرائیل کاری پێەکرێگەنە ئەم سیستەمە نەماوە. ینی لە عێراق 4-5 هەمواری یاسای هەڵبژاردنەکان کراوە و لەگەڵ سەردەم و گۆڕانکاریەکان گونجێنراوە. هەرێمی کوردستان یەک قانونی هەیە 31 ساڵ بەر لە ئێستا دەرچێنرا وەکو خۆیەتی. وێڕای ئەوە بابەتی کورسی پێکاتەکان کە ئەمەش 11 کورسی بۆ پێکاتەی کلدان سریان ئاشووری و پێکاتەی مەسیعی و کورسێک بۆ ئەرمەنەکان دیاری کراوە. ئەمانەش دیسان ناهاوسەنجی تێدایە، دیسان ئەم بابەتە قۆرە کراوە لە مەساڵی هێزێکی سیاسی دیاری کراو بۆی ئێمە داوامان کرد کە هەموار بکرێتەوە لە نێوان خۆماندا. فراکسیۆنی یەکێتی، کۆمەڵی دادگەری، یەکگرتووی ئیسلامی، نەوەی نوێ، پەرلەمانتارانی سربەخۆ ڕێکەوتین سازای لەسەر پرۆژە یاسایەک بۆ هەمواری یاسای هەڵبژاردن. ساڵێک و 3 مانگ بەر لە کۆتایی هاتنی وادەی خولی پێنجی پەرلەمان ئێمە ئەم خواستەمان خستە ڕوو پرۆژە یاساکەمان پێشکەش کرد. پێش و ئێمەش بزوتنەوەی گۆڕان پرۆژە یاسایەکی بۆ هەمواری یاسای هەڵبژاردن پێشکەش کرد بوو کە لە ناوەڕۆک و جەوهەردا جیاوازی نەبوو لەگەڵ پرۆژە یاساکەی ئێمەدا. کەواتە لە پەرلەمانی کوردستان هەموو هێزە سیاسیەکان لە بەرەیەکن کە داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەن. فراکسیۆنی پارتی تەنها لە بەرەیەکە کە ئەڵێ نەخێر نابێ یاساکە هەموار بکرێتەوە بەو قانونە. ئەمە سەری کێشە تا گەیشتینەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان، خولی پێنجی پەرلەمانی کوردستان بەرەو کۆتایی بوو نەچوو. دوای ئەوە ڕێک کەوتین لەگەڵ پارتی ئێمە فراکسیۆنی یەکێتی، فراکسیۆنی پارتی بزوتنەوەی گۆڕان کە 3 هێزی سەرەچین بە یەکەوە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانمان پێکیناوە. ڕێککەوتین لەسەرەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان ساڵێک درێژ بکەینەوە بەمەرجێک لەسەر 3 خاڵ ڕێککەوتین. یەکەمیان هەمواری یاسای هەڵبژاردن لە ماوەی ئەم ساڵە بکرێتەوە. دووەمیان دەستور بۆ هەرێمی کوردستان بنووسرێتەوە. سێمیان کە بابەتێکی زۆر گرنگە و پەیوەندی بە هاوڵاتیان وێ ئەویش ئەوەیە 9 ساڵە پرۆژە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان. تا ئێستا سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان ڕوون نین. هەرێمی کوردستان ئەو کات خۆی نەوتی سەر بە خۆیە فرۆشت. کەس نێزانێ چەند نەوتە ڕوا بە چەند دەفرۆشێ، چەند بەرمی لە ڕوا داهات و سەرچاوەکانی داهات چین داوامان کرد جەخت بکەینەوە لە حکوومەت بۆی پرۆژە یاسای بودجە بێنێتە پەرلەمان بۆی ئەو ناعەدالەتیەی لە پرۆژەی خزمەتگوزاری هەیە کۆتایی پێبێ. ئەمە بەنووسراو هەیە لە بینی یەکێتی و پارتی بەڵێ لە نێوانی یەکێتی و فراکسیۆنی یەکێتی پارتی بزوتنەوەی گۆڕان. وێڕای ئەوە بابەتی دارایی موچە کە خۆتان نەزانن جیاوازیەکی زۆر زۆرەکرێت لە بابەتی دارایی. پارتی نەکەر ئەوەی نەکرد پرۆژە یاسای بودجەی نەهێنا بەڵکو حیسابی کۆتایی و ژمێرەی کۆتاییش ناتە پەرلەمانی کوردستان. نەک لەگەڵبان نەهاتە پێش بۆ هەمواری یاسای هەڵبژاردن بەڵکو هەڕەشەی زۆرینەی بەکارهێنانی زۆری نەشی کرد. زۆرینە بەچێ؟ پارتی خۆی 45 کورسی هەیە، 11 کورسی پێکاتەکانیش هەیە کەواتە 56 کەواتە هەڕەشە بە 11 کورسی پێکاتەکانەکە بە بێگەڕانەوە بۆ پێکاتەکان خۆی نوێنەرایەتیانەکە و قەراریاندا. ئەم دۆخە بەردەوام بوو بەداخەوە نەمانتوانی تەمەنی پەرلەمانی کوردستان بەسەر چوو و ئێمە تەمەنەکەمان درێژ کردەوە. دوجار سەرۆکی یەکێتی سەرۆک بافڵ مام جەلال تاڵەبانی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ سەرۆکایەتی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمانی ڕاستپار کە دەست پێش خەریکی خستە ڕوو وتی بە حکمی ئەوەی پرسی هەڵبژاردن پرسێکی نیشتیمانیە پەیوەندیدارە بە ئایندەی حکومڕانی هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە خەڵک ئەمە مافێکی خەڵکە ناکرێ زەوت بکرێ بەڕەغمی ئەوەی گەمارەی ئابووری خراوەتە سەر سلێمانی ناحەقی هەیە لە دابەشکردنی داهات ناعەدالەتی هەیە لە خزمەتگوزاری بەڵام فەرموون دەرگای ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کراوەیە
گفتوگۆ بکەن ئەگەر تەڕەفی بەرامبەر دێتە پێش بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ڕێکەون لەگەڵیان. ئێمە لە 28/2/2023 واتە تا 28/2/2023 بە هیچ شێوەیەک فراکسیۆنی پارتی قەناعەتی بە هەمواری یاسای هەڵبژاردن نەکنەبوو، قەناعەتی بە گفتوگۆکردنیش نەبوو. یەکەم کۆبوونەوەمان لە 28/2/2023 لە بارەگای هەڵبژاردننی پارتی لە هەولێر کرد کە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی هەڵبژاردن و نوێنەری فراکسیۆن. لەم کۆبوونەوەیدا ڕێککەوتین لەسەرەوەی هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە، هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنە، هەر 4 پارێزگا و کورسیەکانی 100 کورسیە نیشتیمانیەکە بە پێی ژمارەی دانیشتوان بە بەکارهێنانی دواتە داتای وەزارەتی پلاندانانی عراقی کورسیەکان دابش بکەین بە سەربازنەکانی هەڵبژاردندا و کار بکەین بە داتای بایۆمەتری، داتای دوا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بکەینە بنەما بۆ نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەرانی هەرێمی کوردستان. لەم خاڵەدا خاڵی سێم ئەوە بوو ئێمە ڕێککەوتین دوای هاوتەریب لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردن کۆمسیۆنیش کارا بکەینەوە، واتە پرسی هەڵبژاردن و کۆمسیۆن کە دوو پرسی نیشتیمانین پەیوەندیدارە بە تەواوی هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان هاوتەری بەیەکەوە بڕۆن. ئەمە ڕێککەوتین لەسەرەوە. بابەتی کۆتاکانمە کە بۆ خاڵی ناکۆک لە نێوانمان چەندین کۆبوونەوەمان کرد. ئێمە هیچ مەرزێکی حیزبیمان نەبووە کێچێتی نیشتیمانی. ئەوەی کە ئێمە هەمانە داواکاری ئێمە ئەوەیە هەڵبژاردنێک بکرێت، قانونی هەڵبژاردن بە شێوازێک هەموار بکرێتەوە کە دەستەبەری هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بکە. نوێنەرایەتی جوگرافیەکی هاوسەنگ بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان و نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی پێکاتەکانیش کە پێکاتەکان ئێمە پێوانە هاوڵاتی ڕەسەنی ئەم وڵاتن و یەکێک لە لایەنانەی کە ئێمەش لایەنە جوانەکانی حکومڕانی ئەوەیە کە مشارەکە بە پێکاتەکان کرایەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانیش هەمیشە شانازی بەوە ئەەکەین کە لە یەکەمی دانیشتنی سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی لە ساڵی 92 لە خەلیفان 5 کورسی بۆ کلدان سریان ئاشووریەکان پێشنیاری سەرۆک مامجەلال بووە و بیر هاوڵاتیانی خۆشەویستیش دێن ڕەنگە هاوڵاتیانی خۆشەویستی کەرکووک ئەم ڕاستیە باشتریش بزانن کە دوای پرۆسەی ئازادی عراقیش سەرۆک مامجەلال یەکەم گوندی بەشیر بوو کە دەستی ئاوەدانی بۆ برد و پشتیوانی کرد. ئەمە دەلالەتی ئەوە ئەکا کە یەکێتی نیشتیمانی هەمیشە داکۆچی سەرسەختی مافەکانی پێکاتەکان بووە و یەکێتی قەناعەتی وایە کە هەموو پێکاتەکان و ئاین و ئاینزاکان بەیەکەوە بتوانن ڕۆڵیان هەبی مشارەکە بکەن ئەو چەپکە گوڵەی کە سەرۆک مامجەلال باسیە کرد ڕنگدانەوەی لەسەر حکومڕانی و لەسەر دەستەبەرکردنی مافی هەموو پێکاتە و ئاین و ئاینزاکان هەبی لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمایە ئێمە پێمان وابوو چۆن خوشک و برایەکی مەسیحی لە دهۆک لە هەولێر مافی ئەوەی هەیە ببێتە ئەندامی پەرلەمان، خوشک و برایەکی تورکمانیش لە کفری هەمان مافی ئەبێ بۆ دەستەبەرکرد و خوشک و برایەکی مەسیحی لە سلێمانی بێ هەمان مافی بۆ دەستەبەرکرێت. بەداخەوە لە ئێستادا ئەو 11 نوێنەرایەتی پێکاتەکان کە هەیە پارتی دیموکراتی کوردستان کادرە سەرچەکانی خۆی کردوتە کاندید لە ناو پێکاتەکان و نوێنەرایەتی پێکاتەکانیاکە. بەڵگەتان چیە بۆ بەیان؟ بەڵگەمان ئەوەیە کە لە ماوەی ئەم تەمەنی پەرلەمانی کوردستاندا هەمیشە پێکاتەکان لە سەنگەری پارتی بووینە، هەمیشە پارتی کە هەڕەشەی بەکارهێنانی زۆرینەی لە پەرلەمانی کردووە پشت ئەستور بە 11 کورسی پێکاتەکان. ئەوەی کە ئەو دوو ڕۆژەش ڕوویدا لە پەرلەمانی کوردستان کە بەڕاست بەداخەوە ئەمە دیاردەیەکی حاڵەتێکی زۆر نامۆ یعنی ئەمە بەوردی دێنە بەڵێ ئەمەش دیسان پاڵپشت بەچ بوو بە کورسی پێکاتەکان. بۆیە ئێمە پێمان وایە غەدرێکی گەورە لە پێکاتەکانە کرێت کە ئەمانە بە نوێنەری پێکاتەکان هەژمار بکرێت کاتی بۆ ململانەی لە ململانی سیاسی بەکاربێت و بۆ ئاگاداریت کاتی خۆی بۆ پێکێنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 سەی 2019 ڕێککەوتنێک لە نێوانی چێتی و پارتی کراوە کە پێکاتێت لە 18 خاڵ وەکو ڕێککەوتنامەی سیاسی لە خاڵی 4 ڕەزامەند بۆ یەکێتی لەسەرەوەی کە سکرتێری پەرلەمان بدرێتە تورکمان. ئەمە لە نیەت پاچی بووە. بە قەناعەتی خۆم ئەگەر من ڕەخنەیەک لە حیزبەکەی خۆم بگرم پێم وایە هەڵەی بۆ کردومانە چونکە لە کاری سیاسیدا نابێ نیەت پاچی جارێک بەرامبەر تۆ نیەت پاکە بم
ئەگەر تۆ هەنگاوێک بۆ من نیتە پێشەوە نایکەم ئەوەی کە ئێستا موناقاوەچی نوێنەرایەتی پێکاتی تورکمانەکە یاریەکی زۆر ناشرینەکە ینی ئەمە لە پارتی ترە ئاخر چۆن نەبێشتیوە ینی لە مێژووی 4 ساڵی پەرلەمانی 4 ساڵ و نیوی پەرلەمانی کابینەی پێنجەمی پەرلەمانی کوردستان هیچ ڕۆژێک نەبووە لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی لە کۆبوونەوەی ناو پەرلەمان موناقاوەچی بتوانێت بڕیارێکی سەر بەخۆ تاکلایەنە بدە لە هیچ پێکاتەکەی خۆی ئەسڵان لە بەرژەوەندی پێکاتەکەی خۆشکاری نەکردو بەڵکو تەواو لە کارکردنی ڕۆژانیدا ڕنگدانەوەی پارتایەتی پێوەتی ئەمە بۆ خۆشمان بە حەق نزانین کە بۆ خۆی بە حەق نزانین بێگومان بۆ تەڕەفی بەرامبەر زۆر باشە قسەمان لەسەرەوە کرد کە بۆچی ئێوە جەخل لە مەسلەی مەسەن هەموارکردنەوەی یاسایی هەڵبژاردنەکەنەوە پارتی بۆ پێچاوانەوە هات کۆمیسیۆنی ینی هات دەسی بر بۆ مەلەفی کۆمیسیۆن ینی جیاوازی ئەم بابەتە چییە بۆ ئەو مەبەستێتی ینی ئامانجێتی کۆمیسیۆن کارا بکرێتەوە و دەینە سەر ئەوەش بۆچی مەسەلەن پارتیاڵێ کارا کراوەوە ئێوە شەڵێن کارا نەکراوەوە قسە لەسەرەوەش من ئاماژەم پێکرد دوو ڕێکەوتن نامە هەیە ڕێکەوتنێک لە نێوانی سەرۆکی فراکسیۆنەکان هەیە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان کە بابەتی هەمواری یاسا و بابەتی کۆمیسیۆن دوو پرسی نیشتیمانی بەبێ سازان هیچ هێزێک دەستی بۆ نەبە ڕێکەوتن نامەی دووەم لە نێوان ئێمە و پارتیدا هەیە کە ئەم دوو پرسە هاوتەری پێکەوە بخرێنە بەرنامەی کار ڕێکەوتن نامەی سێم کە لە 4 2019 کراوە ڕێکەوتن نامەی سیاسی نێوان یەکێتی و پارتی بۆ پێکەنانی کابینەی نۆ حکومەتی هەرێم لەوێشەوە هاتووە بابەتی یاسا هەمواری یاسای هەڵبژاردن و دەستور دوو پرسی نیشتیمانین ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ تەڵان پارتی پێشێلی ڕێکەوتن نامەی سیاسی کرد ڕێکەوتن نامەی فراکسیۆنەکان کرد ڕێکەوتن نامەی یەکێتی و هەردوو دەستگا هەڵبژاردننی کرد پێش چاوانەی ڕێکەوتن نامەی نێوان خۆی و بزوتنەوەی گۆڕانیش بوو چونکە لەوێش باسەکاکە ئەوان بۆ ئەوێ کارا بکرێتەوە ینی طبعاً پارتی نایەوێ بە قانونی تازە هەڵبژاردن بکرێ ڕوونە ئەو جەخت لەسەر ئەوە ئەکاتەوە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە قانونە کۆنەکە بکرێ بۆچی هەمیشە ڕێژەی بەشداریکردن لە سنووری پارێزگای دهۆک ڕێژەیەکی زۆر بەرزە ئێستاگە سیرکەی دهۆک بە پێی ژمارەی دانیشتوان بێ حەقی 24 کورسی هەیە حەقی 24 کۆن بەڵام نزیکەی 35 ئەندامی پەرلەمانی کوردستان خەڵکی پارێزگای دهۆکن ئەمە بەدەنگەکانی پارێزگای دهۆک تەوازونی هەموو ئەنجامی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە گۆڕی وێ ڕای ئەوەی ژمارەیەکی زۆر ئاوارە لەو سنوورە نیشتە جێن ئاوارەکانی ڕۆژ ئاوای کوردستانە پارچەکانی تری کوردستانە و بواری تەزویرکردن و با بڵێن دەستکاریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن لەو سنوورە زۆر ئاسانە بەنسبەتەوە بۆیە ئەوان نایەنەوێ وێ ڕای ئەوە ئەو تۆمارەی دەنگدەرانی کە لە هەرێم هەیە کە ژمارەیەکی لەسەروی 600 بۆ 700 هزار دەنجی زیاترە لەوەی کا لە ئاماری حکوومەتی فیدراڵی هەیە بۆیە ئەوان بە هیچ شێوەیەک نایەنە ژێرباری ئەوەی نایەنەویان خواستیان ئەوە نییە کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێ ئەگەر نا ئێمە لەسەر هەموو بەرگەکان ڕێکەوتین تەنها بابەتی پێکاتەکان ماوە لە ڕۆژێکدا ئەوان پەنایان بۆ ئەم کارتە برد کە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە کۆبوونەوەدا بوون هەرچەندەم بابەتە پێشووتر بەرنام بۆ دوڕژراو بوو چونکە عادەتەن وایە ئێستا ئێمە لە پەرلەمان دەوامەکەین ڕۆژانی یەکشەممان عادەتەن یەکشەممان پەرلەمانتاران بە دوواداچوونەکەن بۆ کاری پەرلەمانی ئێمە ئەو ڕۆژە لە فراکسیۆنی یەکێتی ئەمە 3 هەواڵمان من و 2 هەواڵی تر لە دەوام بووین بەڵام لە سعات 9 بەیانیەوە تەواوی فراکسیۆنی پارتی لە پەرلەمان کۆکرابەوە کەواتە ئامادەکردنی بەرنامەی پێشوە بەڵێ هیچ چاوەڕوانی ئەوە نەبوون کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی چی ئەبێت چی نابێت چۆن بەڕێوەچێ ئەوان قەراری پێشوەختەی خۆیاندا بوو بەداخەوە دەستیان بۆ کارێکی نایاسایی برد کە ئەمە مەهزەلەیە شەکار لوقمانەمێ بە وردی پێم بڵێ سەرۆکی پەرلەمان کە دەسەڵاتی حەسری خۆی بەکارهێنا و لە میدیاکانەوە بینیمان کە کۆتایی بە جەلسەی پەرلەمان هێنا کەی پارتی ئەڵێ ئێمە کۆمیسیۆنمان کارا کردوێتەوە ئەکرێ پێمان بڵی چۆن کارا کراوەتەوە جاریشی تر دانیشتن کراوەتەوە کۆبنەوە کراوە و ئەمە پرسیارێکی بەجێیە جارێ ئەو ڕۆژە ئێمە بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان مادەی 48 بڕگەی 4 ئەبێ 24 کاتژمێر پێش ئەوە بڕگەیەک زیاد بکرێت ئەوان هاتن کاتژمێر 3 ئێوارە زیادیان کرد کە مەفروض و دەی بەیانی بی ئەمە تاو ناپەیڕەویە ئێمە زۆر هەوڵماندا ئەم بابەتە
بۆ یەکریزی هەرێمی کوردستان و بۆ ناوبانجی پرۆسی سیاسیش لە هەرێمی کوردستان کارێکی خراپە زۆر هەوڵماندا کە ڕێگری لەم بابەتە بکەین ئیتر نهاتنە ژێربار بە نایاسایی بڕگەیەکیان زیاد کرد بە ناوی بڕگەی سێم لە بەرنامەی کار کاتێک کە ئێمە چوینە ناو جەلسە بەڕێ سەرۆکی پەرلەمان بە حکمی بابەتەکە ناپەیڕەویە و بەپێی مادەی 18 بڕگەی سێم دەستەڵاتی ڕەهای دایتە سەرۆکی پەرلەمان بۆ سەرپەرشتیکردنی جەلسە ڕاگەیاندنی جەلسە کۆتایی پێهێنانی جەلسە بانگەوازکردنەوە بۆ جەلسە ئەمە دەستەڵاتی ڕەهای سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان بە حکمی کارێکی ناپەیڕەوی کراوە ئاماژەی پێدا و بۆ پاراستنی تەبای هەرێمی کوردستانیش کۆتایی بە جەلسەکە هێنا تا کاتیشی نادیار ئەی کەی ئەمە کە کۆتایی پێهێنا ڕاستەوخۆ جێگیری سەرۆکی پەرلەمان ویستی بچێتە شوێنی سەرۆکی پەرلەمان کامە جەلسە کۆتایی هات هەر کەسێک تۆسقاڵێک هوشیاری یاسایی هەبێ بەڵێ ئەزانێ ئەمە بابەتێکی نایاسایی و ناپەیڕەویە و ئەوانەی کە لە عورفی پەرلەمانی شەزانن بە درێژایی 5 خولی 1 لە دوایەکی پەرلەمان کوردستان لە ڕووی عورفی پەرلەمانیشەوە هیچ حاڵەتێکی وا ڕووی نەداوە سەرۆک کۆتایی بە جەلسە بینی جێگر بڵێ نەخێر کۆتایی پێ خۆشی زیندوو و هەر لەوەیە تەواو کە ئێمە بینیمان لە فراکسیۆنی یەکێتی جێگیری سەرۆکی پەرلەمان ئەیبێ کارێکی نایاسایی تر و ناپەیڕەوی تر لەوە بکا کە بە ناحەق و باغەدەر بڕگەیەکی زیاد کردووە ئیتر ڕێگەمان نەدا بچێتە سەر کورسی سەرۆکی پەرلەمان بۆ شەڕ بەڵێ دوای کێشانی چەکشی کۆتایی هاتنی جەلسە بووە شەڕ لە نێوان فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی پارتی خۆشبەختانە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی توانیمان ڕێگری لەوە بکەین کە کاری نایاسایی نەکرێت و شەڕ بوو تا کۆتاییەکەی ئیتر کۆتایی بە جەلسەکات هیچ جەلسە نەما زۆر باشە ئەمەوێ لێرە ئیشارەتێک بڵێدەم کاک ئەحمەد هیچ جەلسە نەبوو شەڕ بوو هیچ پرۆسەیەکی دەنگدان نەبوو جارێ ئەگەر بتەوێت من پێم باشە لەوەی وی ئاماژەی پێدەم ئەگەر بویست برە ئەم بابەتە دەنگدانی لەسەر بکرێ ئەبات چیمان کردبە ئەبوایە پەرلەمانتارێک پێشنیاری کردبا گۆدبای پێشنیارەکەم بڕگەی یەکەم بخرێتە بڕگەی سێم کە بڕگەی کاراکردنەوەی کۆمیسیۆنە زیاد کراوە بەڵێ بە ئیزا بە زیاد کراوە بخرێتە بڕگەی یەکەم سێ پەرلەمانتاریش پشتیوانیان کردبا ئەو جار خراپە دەنگدان ئەو جار زۆرینەی هینابە ئەو جار هات بە بەرنامە شوێنانە نەژیرا ئەوە هیچ دانیشتێک بەڕێوە نەچوە شەڕ بەڕێوە چوەک من ئاماژەم پێکرد هەرچەندە ئەمە شەرمەزاریەکی گەورەیە کاڵێن ئێمە دەنگماندا و بە دەنجی 58 ئەندامی پەرلەمان چونکە ناو ئەو هۆڵە زیاتر لە 60 پاسەوان و فەرمانبەری تیا بوو ئیتر یەک شەڕ و لێدان و هۆسە بوو کەس بە کەس دۆخەکە ئاسایی بوو بەڕاستی نەکنا ئاسایی بوو هەر شەڕ بوو من زۆر پێم سەیران ئێمە شەرمدان ناگرێ ئەڵێن وەڵا ئێمە ئەگەر دەنگدانمان کرد طبعاً شەڕ بوو بەڵام ئەگەر گریمان دەنگدان کرابە پرۆسەکە پێویستی بەچی بوو پێویستی بۆ ئەندامێکی پەرلەمان پێشنیار بکە بڵێ پێشنیارەکەم بڕگەی سێم بێتە بڕگەی یەکەم سێ ئەندامی پەرلەمان پشتیوانی بکەن ئەمە هەر لەو جەلسەیە هەر لەو جەلسەیە بخرێتە دەنگدان زۆرینەی دەنگ بێنێ ئەو جار بڕگەی سێم دێتە بڕگەی یەکەم و کاری ئەکرێ ئەمانە شەڕە ئەوە وەکو باسم کرد و لە حاڵەتەشیدا نۆ ئەندامی ئەنجومەنی کۆمیساران حوتیان پێشیونە متمانەیان پێ بەخشرێتەوە دووشیان تازەن لەو دووە تازە ئەبێ یەک ناوەکانیان بخوێندرێتەوە بخرێنە دەنگدان هەر یەکی بزانم چەند دەنگ دێنن دەنگەکانیشان ئەعلان بکرێت طبعاً بۆ ئاگاداریت ئێمە تا جەلسەکەش تەواو نەبوو کە من لە ئەو نووسراوە ساختەیەی کە کرا بە واژۆی جێگری سەرۆکی پەرلەمان و ئاراستەی لایەنەکان کرا لەوێ زانیمان چێ کاندیدە بۆ ئەندامی ئەنجومەنی کۆمیساران کە بەڕاستی ئەمە مەهزەلەیەکە ئەمن بڕواناکەم ئەم حاڵەتە لە هیچ وڵاتێکی دیکتاتۆری و دواکەوتووە وێنەی نییە ئەمە شەرمەزاریەکی گەورە زۆر باشە قسە لەسەر ئەوە شەکەین کە دواتر با بڵێن لێکەوتەکانی پشتی تێپەڕاندن یان با بڵێن سەپاندنی ینی ئەم کاراکردنەوەی کە پارتی ئاماژەی پێکا یا فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ئاماژەی پێکا لێکەوتەکانی چیە بن و ئەوترێ لە جەریدەی وەقایعی کوردستانیش بڵاوبووەوە کە ئەمیش پێشاتێکی تازەیە ڕەنگە مەسەلەن دەرگایەکی تر واڵاکاتەوە بە ڕووی شەشەکانی تر و ئێوە نەگەنە ینی سازانی تاوەتی لەسەر ئەم پرسە هەموو ئەمانە گفتوگۆکەین بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتە.
لەگەڵتانین. كركوك اف ام 93.3. Ses bizden, görüntü hayali sizden. Kerkük FM. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێ بێتەوە بەردەوامی لەسەر پێشکردنی ئەم بەرنامە. کاک لوقمان باسی یعنی ئەوەمان کرد کە ئەمە لێکەوتی تری لێکەوتوتەوە لە جەریدەی بانگەشەی وا کرێکە لە جەریدی واقعیقی کوردستانە بڵاو بۆتەوە تێپڕێنراوە ئەمە ئەگەن بە چۆ ئێواگەن بە چه دەرەنجامێک لەسەر ئەم پرسە زۆر بەداخەوە ئەوە ڕوویدا کە ئێمە پێشبینی ئەومان ناکرد لەبەر دووسێ سەبەب. یەکەم ئێمە ئەندامی پەرلەمانی سوێنمان خواردووە کە پابەندی قانون و دەستور بین بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرین. ئەمە ڕێک نەک پێچەوانەی قانونە، ئەمە سوکایەتیکردنە بە دامەزراوەیەکی دەستوری لە هەرێمی کوردستان کە پەرلەمانە. وێ ڕای ئەوە لەم ڕۆژانە سەرۆکی پارتی بانگەوازێکی بڵاو کردەوە و داوای ئاشتەوایی کرد و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشوازی کرد. تاوان ئێمە پێشوازی لە هەر هەنگاوێک، بەڵام ئەوە وێ ڕایەوەی کە سوکایەتی بۆ دامەزراوە دەستوریەکە سوکایەتیش بوو بە بانگەوازەکەی سەرۆکی حیزبەکەی خۆشیان. ئەمە لە مێژوودا نەبووە سەرۆکی پەرلەمان وجودی هەیە لە ناو پەرلەمان جێگیری سەرۆکی پەرلەمان نووسراو بکە بۆ سەرۆکایەتی هەرێم و بۆ کۆمسیۆن. وێ ڕایەوەی بابەتی وەقایع لە سەر بە وەزارەتی دادا وەزیری داد سێ خولی یەک لە دوای یەک سکرتێری پەرلەمان بەڕاست تەمەنی سەروی 80 ساڵە پیاوێکی شارەزایە لە قانون سەیرە لام بە چ ویژدانێک بە چ زەمیرێک لە کۆتاییەکانی تەمەنی کە سوورە و سوور ئەزانێت ئەم بابەتە نەک ناقانونی و ناپەیڕەویە ئەمە سوکایەتیکردنە بە قانون و بە موەسسەسەی شەرعی هەرێمی کوردستان ئەڵێ من لە سەروی حیزبەکەم لە سەرومەوە ئەمرم پێکراوە و ڕاستەخۆ لە وەقایع بڵاوکاتەوە کە ئەزانی ئەمە جێبەجێ نابێت مستەحیلاتە جێبەجێ ببێت بۆی ئەمە خەتەرە. ئەمە سەر ینی چیتری لێکەوێتەوە لێکەوتی تری چی لێکێتەوە؟ طبعاً ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران نۆن بەڵێ سێیان پارتین دویان یەکێتین دویان گۆڕانە یەکیان کۆمەڵی دادگەری یەکیان یەکگرتووی ئیسلامیە. بەڵێ من بڕواناکەم چونکە ئەم بابەتە نەک ناقانونیە ئەم بابەتە ینی بابەتێکە کە هەر هێزێکی سیاسی تەئیدی ئەم حاڵەتە بکە ینی وەکو ئەوی وایە کە تۆ سوکایەتی بە موەسسە و بە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەی ئەمە مەهزەلەیەکە شەرمەزاریەکی گەورەیە. بۆیە من تەسەوڕ ناکەم هیچ ئەندامێک لە ئەندامەکانی کۆمیساران لە حیزبەکانی تر پابند بن بەم بڕیارە چکە بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورەشە لەسەر یەک ڕیزی لەسەر سوکایەتی کرد بە موەسسە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە پەیمان وایە ئەم بابەتە نەک سەر ناگرێ ئەمە شەرمەزاریەکە من ئومێدەوارم کە بە زووی لەم بابەتە پەشیمان ببنەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستان بەپێی ئەو دەسەڵاتێکی خۆی هەیە نووسراوی ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی دادوەری و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی کردووە کە هیچ نووسراوێک بەبێ واژۆی بەبێ واژۆی سەرۆکی پەرلەمان نووسراوی فەرمینیە و دەلالەت لە ڕسمیاتی کاروبار پەرلەمانی کوردستان ناکە. بۆیە من ئومێدەوارم ینی پارتی دیموکراتی کوردستان واز لە میاریە بێنێت چونکە واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان پێمانەڵێ هیچ هێزێکی سیاسی ناتوانێت بە تەنها ئیرادەی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا بڵێسکە. بەڵام کاک لوقمانانی پرسیارێکی جەوهریش ئەگەر هات و دادگای ئیتیحادی هات ئەم ماوەی تەمەنی پەرلەمانی با بڵێین بە دەستوری و نایاسایی ناسان ئەو کاتە ئەمڕێ شوێنانی ئێوە ئێستا قسەی لەسەرەکەن بەوەی کە باسی فرەبازنەیی ئەکرێ یا باسی پێکاتەکان ئەکرێ باسی هەر ئەو مادە و مەواد و ڕێکەوتنانی کە خۆتان لەسەری ینی ڕێکەوتونە قسەی لەسەرکەن لە پەرلەمان ئەمە هیچی وجودی ئەمێنێ یا بە پێچەوانەوە ئەوە تا حکوومەتی مرکزی یا با بڵین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەخالت لە مەسەلەی هەڵبژاردننی هەرێمەکە بەخۆی ئەو بابەتەی سکاڵایی کە لە محکمەی اتحادی هەیە چەند دانیشتنێکی کردووە لە ڕاستیدا محکمەی اتحادیش چەند جارێک دوای خستووە فرسەتی داوە بۆ ئەوی ئەگەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ڕێککەون لە نێوانی خۆیاندا
یاساکە هەموار بکرێتەوە ڕێو شوێنەکان بگرین بە تا ئێستا ئێمە نەمانتوانی ئەوە بکەن تەمان ئەگەر ئەمە بڕیاریدا ئەمە خۆی باتڵە خۆی باتڵە ئێستا کە هیچ ڕووی نەداوە نەکۆبوونەوە ڕوویداوە نە پرۆسی دەنگدان ڕوویداوە شەڕ ڕوویداوە سەیرەکە لەوەدایە شەڕ ڕوویداوە پارتی ئەڵێ بە دەنجی 58 ئەندامی پەرلەمان کۆمیسیۆنم کارا کردیتەوە بەڕاستی ئەمە حیکایەتێکی سەیر و ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان جا خۆشیەکەشی لە یەک شتدایە کە ئەم ڕۆژانە گوێبیستی ئەوی بووم جێگری سەرۆکی پەرلەمانی وت قوارەی سیاسی هەرێمی کوردستانمان لە خەتەر پاراست طبعاً نە هیچ وڵاتێکی هاوسێ نە هیچ هێزێکی دەرەوە حتا ئەتوانم بڵێم گروپە تیرۆریستەکانیش خەتەر نین لەسەر قوارەی سیاسی هەرێم ئەوەی کە خەتەرە لەسەر قوارەی سیاسی هەرێم خۆیەتی خەتەرە لەسەر خۆی چونکە ئەمە تێکدانی ئەو شێوازە ڕەفتارانەی کە ئەکرێ بە ناوی زۆرینە ئەو خەتەر لەسەر قوارەی سیاسی هەرێم ئەوە سوکایەتیکردنە بە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بۆیە ئەم پاساوە پاساوێکی زۆر پێ بنەمایە بۆ ڕەوایەتی دانا بەکارێکی ناشەرعی بە غەدرێکی گەورە لە پرۆسەی سیاسی بە خیانەتێکی گەورە لە قانون و بەرامبەر بەو سوێندەی کە لە بەردەم خوای گەورە ئێمە سوێنمان خواردووە کە کاری نایاسایی نەکەین بۆ ئێشە ئێمە ڕوونە ئیشەتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک نەک ئێمە دان بەوە دانانین شتێک ڕووی نەداوە بە ناوی هەڵبژاردن تا ئێمە بێن قسە و باسی لەسەر بکەین شتێک کە لەسەر بنیادی باتڵ بنیادنا خۆی باتڵە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە فرانسۆنی سەوس لە پەرلەمان پەیامی چی بوو بۆ ئێوە دوێنێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەرپرسی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی و چەند ئەندامێکی دەستەی کارژێڕی و بە ئامادەبوونی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵبانی پێشوازی لە بەڕێ سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنی یەکێتی کرد ئەم کۆبوونەوەی بە ئامانجی دەستخۆشی بوو لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەندامانی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی پەرلەمانیش ئازایانە ڕێگەیان نەدا کارێکی نایاسایی لە پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێ سوکایەتی بە موەسسە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکرێ وێ ڕای ئەوە پشتیوانی تەواوی هەم بۆ سەرۆکی پەرلەمان پشتیوانی تەواوی بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان دووپات کردەوە و پشتیوانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە هەمان کاتدا پەیامێک شەیە کە ئەم وڵاتە بە عینادی و بە سەرکێشی بەڕێوە ناچێ عینادیکردن و سەرکێشیکردن بە موەسسە و دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان خەتەرێکی گەورەیە جارێکتر یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەوازی ئەوە ئەکا کە ئێمە پێمان وایە دانیشتن و گفتوگۆ خوێندنەوە بۆ یەکتری ڕێگا ڕاستەکەی بەیەکەوە ڕێکەوتن بکەین هیچ هێزێکی سیاسی ناتوانێت ئیرادەی خۆی بەسە هێزەکانی دیدا فەرز بکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوبەشەکانی لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ ئەو هێزانی کە ئێمە بەیەکەوە هەمواری یاسای هەڵبژاردنمان پێشکەش کردووە لە گفتوگۆی بەردەوام داین ئومێدەوارین پارتی دیموکراتی کوردستانیش ئەم ڕێگا ناڕاستەی کە گرتیانە بەر و سوکایەتێکی گەورە بە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەم گاڵتە جاڕگە ڕابژیرێ ڕێگا ڕاستەکەەوە ئێمە بین بە زووترین کات کۆ ببینەوە ڕێکەوتن بکەین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و ئەو خاڵە ناکۆکەکەی کە پەیوەندی بە کورسی کۆتاکان و پێکاتەی کۆتاکان و هەیە لەسەر ڕێکەوین بۆی پەرلەمان بتوانێت هاوتەریب لەگەڵ دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کۆمیسیۆنش کارا بکاتەوە ئەگەر پارتی نهاتە ژێرباری ئەوەی کە دان بۆیە بنێ ئەم تێپەڕاندنی ئەوەی کە خۆی بانگەشەی بۆکە کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەروەها مەسەلەی فرەبازنەی و پێکاتەکان و تۆماری دەنگدەران نەچێتە ژێرباری ئەم داواکاریانی ئێوە و کاڵی لایانی تریژ یعنی هەمان داواکاری هەیە وەکو گۆڕانە کۆمەڵی دادگەریە یەکگرتو ئەمانیش تقریبان هەمان بۆچوونی یەکێتیان هەیە لەسەر ئەو پرسانە ئەگەر نهاتە ژێرباری ئەو بە یاسا کۆنەکە تێیپەڕان ئێوەچنە هەڵبژاردنەوە ئەمە جارێک کۆمیسیۆن کارا نەکرێتەوە هیچ ڕووی نەداوە وەک من باسم کرد شەڕ ڕووی داوە ئەکرێ قسە لەسەر شەڕۆکە بکەین بەڵام هیچ ئەو دیعایی کە ئەکەن ئەمە هیچ بنەمایەکی قانونی نییە هەر هێزێک لە کوردستان تەئیدی ئەمە بکە خیانەتێکی گەورەیە بەرامبەر ئەو سوێندە گەورەی کە خواردیتی خیانەتە بەرامبەر خەبات و خوێنی شەیدەکان بۆیە من پێم وانە ئەم هێزانە حەق بدەنە خۆیان پشتیوانی لە کارێکی ناڕەوا بکەن ئێمە ناومێد نین دەرگای گفتوگۆ واڵایە پێمان وایە ئەبێ
گفتوگۆ بکەین بە گفتوگۆ ئەم کێشەیە چارەسەر بکەین جگە لە ڕێگای گفتوگۆ هیچ هێزێک تاکی دەکەمەوە واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان ئەم حقەت ئەسەلمێ ناتوانانی ئیرادەی فەرزکە یەکێتی نیشتیمانی پایەکی گرنگە لە پایەکانی حکومڕانی لە هەرێم 20,000 شەهیدی لە پێناوی ئەم حکوومەتە و ئەم ئازادیە داوە بە هیچ شێوەیەکی شتی قبول ناکە سوکایەتی بە خوێن و خەباتی شەکانی گرژی ئاڵاسوەکانی پەرلەمان و نهاتنە ژێرباری ڕێکەوتن و دانیشتەکانی پارتی لەگەڵ ئێوەیە کاریگەریە بێ لەسەر ڕوتی بەڕێوەچوونی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران بابەتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران کات خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تێبینی هەبوو تیمی یەکێتی بایکۆتی دانیشتەکانی حکوومەتی کرد لەسەر دوو بابەت بوو لەسەر موچە و خزمەت گوزاری بوو لەسەر ناعەدالەتی بوو لە دابەشکردنی داهات چونکە لە هەموو حکومڕانیەشی دنیادا وڵاتێکدا داهات لە هەر شوێنێک بێ سەرچاوەکەی هەرچیەک بێ لێک خەزێنە کۆکرێتەوە بە یەکسانی بە پێی ژمارەی دانیشتوان دابەشکرێت بێگومان طبعا ئەوەی کە لەم کابینەی نوێ ئێوە پێتان وایەوە نەکرا ئەوە نەبوو ناڕووی لە جۆرەکە غەدر بوو زۆنی سەوز گەمارویی ئابووری قڕس خراوەتە سەر گەرمیان سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین ئێمە ئەوە داواکاریمان بوو دوجار تەڕەفی بەرامبەر ڕازی بوو بەوەی کەوە داهات کۆ بکرێتەوە و موچە ئەولەویەت بێ و ئەوەی ئەشمێنێتەوە بە پێی ژمارەی دانیشتوان دابش بکرێت بۆیە تیمی یەکێتی گەڕاوە ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە جیاوازە لەمە ئەمە یەکێتی لە پێناوی چارەسەرکردنی موچە و ژیانی گوزەرانی خەڵک درێژە بەم گفتوگۆیانەدا وا ڕێکەوتونە کە ئەم بابەتە هەڵبوەشێتەوەی کە پێشووتر کاری پێەکرا هەموو داهات لێک خەزێنە کۆ بکرێت و بێکسانی دابش بکرێت ئێمە پێشوازی لەم هەنگاوە ئەەکەین بەڵام ئەم بابەتەشیان بە شوێنی خۆی بابەتی کێشەی کۆمسیۆن و هەڵبژاردن ئەوەی کە لە پەرلەمان ڕوویدا خۆشببختانە فراکسیۆنی یەکێتی ئازایانە نەمانهێشت تێبپەڕێ ئەم بابەتە یعنی پێتان وایە دوو دۆسەیە دوو پاکێجە مەلەفی پەرلەمان و حکوومەت ئێمە قەت بڕوامان بە تێکدان نییە یەکێتی لە ڕابردوشدا بازی زۆری قوربانی زۆری بەدەستکەوتە حیزبەکانداوە لە پێناوی یەکریزی ئێمە قەناعەتێکمان هەیە کە خەڵکی کوردستان حەزی لە ئاشتیە ئەو فترەیە کە باس لە چارەسەرکردنی کێشەکانەکرا بازار بوژابەوە کار و کاسبی خەڵک گەشەی کردبوو خەڵک حەزی لە ئیستقراریەتە بۆی ئێمە نابینە بەشێک لە تێکدان بەڵام کاری نایاساییش قبول ناکەین ئەم بابەتە نایاسایی ئەو مەهزەلەی و سوکایەتی ئەم تەعەدای و غەدرەی پارتی کردی لە پەرلەمانی کوردستان ئەمە قبول ناکرێ بابەتی تریش بە شوێنی خۆی بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ شرۆڤ زانیاریەکانت سپاس بۆی باش بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆیە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامەران